سڵاوتان لێبێ لە سەکۆی گەنجان من سۆلاف جەمیلم قوتابی بەشی یاسام ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانم باس لە پرۆسەی دەنگدان و خولی داهاتووی پەرلەمان دەکەین ئایا تا چەند گرنگە ئافرەتان و گەنجان بڕۆن بۆ سەر سندوقی دەنگدان بێگومان دەنگدانیش گرنگترین پرۆسەیە بۆ سیستەمی دیموکراتی با لەگەڵ من هاوکاران و هاوڕێیانم بناسین. لبرنامج سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ من علی کەریم بە کەلورێزە زمانی عەرەبی بۆ قوتابی بەشی یاسا خۆنەچەماندن ئاوەدانی خۆڕاگری بەرەو سندوقەکانی دەنگدان دەچینە پێشەوە. سڵاو لە سەکۆی گەنجان من قوتابی سوزان شەلال لە بەشی ژمێریاری و دارایی بۆ نەهێشتنی زۆنێکی ڕەنگاوڕەنگ و دروستکردنێکی زۆنی کوردستانی بڕۆن بەرەو سندوقەکانی دەنگدان. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ من بڕوا غەریب قوتابی بەشی یاسا و قۆناغی سێم بەرەو کوردستانێکی ئاوەدان و بەێسەر بەرەو سندوقەکانی دەنگدان دەڕێن. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە میوانی بەڕێستان بووین و لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان قسە دەکەین. من درود یۆنس قوتابی کۆلێژی یاسا و لە بەشی یاسا بە شێوەیەکی یاسایی دەتوانین پێتان بڵێن ئێوە دەتوانن داهاتووی کوردستان بنیاد بنێن بڕۆنە سەر سندوقی دەنگدان و مێژووی پارتەکەتان لە بیر مەکەن و دەنگ بدەن بە لیستی ١٩٠ لیستی ئارامی و ئاوەدانی. بەخێر بن چۆنن باشن خەواڵتان مەمنون سپاس خۆشحاڵم ئەو ڕێگەتانم ئێمە خۆشحاڵترین سپاس هەروەکوتمان باسی بانگەشەی داهاتوو خولی داهاتووی پەرلەمان دەکەین وە پێم باشە کاک عەلی بکەینە پێشکەشکار ئەوڕۆ. ئەمن خۆشحاڵم کەوە ئەوڕۆکە لێرە دانیشتین و کۆبووینەوە وەسپاسی ئەو متمانەیتان پێ دەبەخشم کەوە ئێمەتان بە گەورەی ئەو مەدرسە داناوە. پێم خۆشە دانیشتنی ئەوڕۆکەمان لەسەر ئەو هەڵبژاردنەی کە لە چەند ڕۆژی دابێتن یاخود بڵێن لە ماوەیەکی کورتدا ئەنجام دەدرێ پێم خۆشە دانیشتنەکەمان لەسەر ئەو بابەتە بێ. طبعاً بابەتەکەمان بابەتێکی کراوە دەبێ. کاک درود ڕای بەڕێسانم پێ بڵێ لەسەر بەشداریکردنی گەنجان لە پرۆسەی دەنگداری ئەمجارە بۆچی پێویستە گەنج بەشداری خولی ئەمجاری پەرلەمان بکاتن؟ کاک عەلی کاتە کە دەڵێی گەنج بنەمایە گەنج بنچینەیە گەنج دەتوانین بڵین بناغەی دەوڵەتێکی پڕشنگدارە دەتوانین کوردستانێکی جوانتر بنیاد بنین بەرەو پێشتر ببین بە گەنج. ئەمە گەلێکی دیموکراسین و دەمانەوێتن نیشانی هەموو دراوسێکان و هەموو جیهانیش بدەین کە دیموکراسیەت چەند لامان گرینگە هێندەش بە پەرۆشین بۆ ئەنجامدان و بەڕێوە چوونی ئەوەش بێگومان بە هەڵبژاردن نیشان دەدرێت. هەر لە ئەسنای ئەو قسانەی زەنابێت لە هەموو وڵاتان گەنج داینەمۆی داهێنەرە و پەرلەمانیش سەرچاوەی سەرەکی یاسادانانە پێویستە گەنجان ئەو کەسانە دەستنیشانکەن کەوا لە پەرلەمان داکۆکی دەکەن لەسەر ئەو مافانێکەوە شیاوی گەنجانیان پەیڕەوی دەکەن لە بۆ گەنجان. بێگومان کاک عەلی وەکو گەنج ئەمە جیلێکمان هەیە یەکەم جاریتی بەشداری هەڵبژاردن دەکاتن لەوانەیە بە چاوەکی داخرا و تەنها گوێی لە هەندێک قسە بیتن بەرەو سندوقەکان بڕوات و دەنگ بداتن. بەڵام ئایا مێژوو دەبینی ئایا مێژوو دەخوێنیتەوە ئایا تەماشا دەکاتن چ لایەنێک یاخود با بڵین چ پارتێکی سیاسی دیاریکرا و توانیویەتی سەروەری خاچی کوردستان بپارێزێتن ئەو شتانە زۆر پێویستە. بەڕای من گەنج لەو ئەو جارەیان نابێت تەنها خۆی بڕوا دەنگ بداتن دەبێت تەسیرێکی تەواوی لەسەر بنەماڵەکەی هەبێتن کە کاندیدێک یاخود پارتێکی سیاسی دیاریکرا و هەڵبژێرێتن کەوا مێژۆکەی پڕی خەباتە پڕی سەرکەوتنە. بێگومان بە درێژایی مێژوش دیارە کە چ پارتێک چەندین شۆڕشی کردو و بەشداری چەندین جەنگی کردووە بۆ سەربەخۆی کوردستان پێویستە ئێمە ئەو پارتێکی ئاوا هەڵبژێرین و دەنگیان پێ بدەین. لە ناو هەموو گەلی کوردیارە چ پارتەکەەوە خزمەتی گەل و نیشتیمانی کردووە
يعني پێم وابێ ئەمە لە سەردەمەشی دەژین سەردەمی تەکنۆلۆژیایە ئەوڕۆ سوۆشیال میدیا دنیای تەنیوە بەڕاستی لە هەموو سوۆشیال میدیا دیارەکەەوە چێ لە دێر زمانەوە خیانەتی کردیا چێ لە دێر زمانەوە ینی خزمەتی ئەو نیشتیمانەی کردیا. حەزم لێ قسە سۆزان خانیشتیدا پرسیارش سۆزان خام بکەم. فەرموو. سۆزان خان ئێوەی کیسان خولی ڕابردووی پەرلەمان وا کچێک و ئافرەتێک وایە ئایا خولی ڕابردوو توانیتی وەکو کچەک ماف و ئەرکەکانی ئێوە دەرزنیشان بکە یان دیاری بکاتن؟ نا بە هیچ شێوەیەک نەیتوانی نەخێر بەڵێ بە هیچ شێوەیەک نەیتوانی مافی داکۆکی لە مافەکانی ئافرەتان بکات وەکو ئافرەتان هەموو کاتێک ئەو بەس دانیشت وەکو هەر بە درێژای مێژوو هەر وەکوکی هیچ ماچێکی نەدا بەڵام ئەو وەکو یعنی داکۆچی نەکردو بە هیچ وەکو سەرپەرشتیارێک دانیشت لە پەرلەمان بەس دانیشت پەرلەمانی بەڕێ کرد و هیچ داکۆکیێکی لە مافی ئافرەت نەکرد بەڵام لە ئێمە کەسێکمان دەوێت بتوانێت داوای مافەکانمان بکاتن پشتگیری لە مافەکانمان بک بزانام ئێمەی ئافرەت چیمان دەوێت ئێمەی کچان چیمان دەوێت حتای ساکە هیچ شتێکمان لێ نەدیت یانی هیچ کارێکی بوو ئافرەت نەکرد بەڕاستی ینی ئێمە لێ ڕازی نەبوو ئێمە وەکو ئافرەت کەسمان ڕازی نەبوو ئەوەی ئافرەت کە هیچ شتێکی نەکردووە ئەبێ بپرسین ئایا سەلاحیاتی ئیشکردنی تەواوی دراوەتێ ئایا بە تەواوەتی توانیوێتی ئەو شتانێک کە لە ناو مێشکی بووە ئەو وەکو نوێنەراتی حزبێکی کردو بێزگە لەو چکە ئێمە وەکو کە دەبینی کەواتە پەرلەمان یعنی کەواتە سەرۆکێکی عادل نەبووە ئەو داکۆچی کردووە زیاتر لە حیزبەکەی خۆی نەک لە جەلساتی پەرلەمان و داکۆچی وەکو ینی بڵێن تایمێکی یاخود بڵێن کاتێکی زیاد بە هەموو حیزبەکاندا بە شێوەیەکی داکۆچی کرد خۆی ئاماژەی پێداوتی ئەم سەرۆکە نوێمان 100 ساڵیکە نابێتەوە بە سەرۆکتی پێشووتر لە یارمەتیدان و لە پشتگیری ئافرەتان کەواتە حڕیەتێکی تەواوی نەبووە بەڵێ بەڵام دەیتوانی داکۆچی پەرلەمان بۆ سەرۆکی پەرلەمان لە پارتێک بکە حڕیەت بە ئافرەت بدە پرسیار دەکەم لە سۆلاوی باشە سەرۆک پەرلەمانە کە حڕیەتی نەبوو باشە لۆ لەو دەسەڵاتە دەماوە بێگومان ئەمنیش ئەو ڕایم هەیە چۆن ئەو ینی ئەو پۆستەی پێبەخشرا و نەتوانیتن مافەکانی ئافرەت دابین بکات ینی تۆ سەرۆکی پەرلەمانی هەموو شتێک لە ژێر دەستی تۆدا بوو ینی زۆربەی بڕیارەکان ئەی چۆن نەیتوانی مافەکانی ئافرەت دابین برادرانەوە ئێمە بینیمان یعنی هەمومان بینەر و بیسەری زۆر باشی سوۆشیال میدیان ئەگەر هی تەلەڤیزیۆنەکان نەبین باشە جەنابەت وەکو ئافرەتێک سۆزان خان جەنابەت کاک بڕوا مامۆستاجیان هەمومان بینیمان دەسەڵاتی ڕەها لە پەرلەمان شتێکە کە دەتوانێتن دانیشتن ڕێک بخات دانیشتن پەک بخات هەردووچی کرد توانی هەردووچی ئەنجام بدات بۆ نەیتوانی شەڕ بۆ هاوڕەگەزەکانی خۆی بکە ئەو تەنانەت دنەی دەهێشت لە پەرلەمان ئافرەت دەنگیش بە بڵند کات و باس لە مافی ئافرەتیش بکرێ نەیهێشت بەی شێوەیە مایکەکەی ڕادەگەت مایکەکانی ڕادەگەت نەی دەهێشت ژێر دەستی خۆی بە کۆنتترۆلە هەمووی کۆنتترۆل کرد ئەو کەسێک کە بیتوانی وە سەرنجێک دەڕڕ یان داکۆچی بکە لەسەر حەق و مافی هاوڵاتیەک یان برین کۆمەڵک هاوڵاتی ئەو زوو دەی پسران لەک نەخۆی شتێکمان نەدیێمانی دەربارەی یعنی ئێوەی ئافرەت ڕاتەن لەو جلساتی پەرلەمان و بەڕێوەبردنی پەرلەمانی ڕابردوونەوە نانا بە شێوەیە ئەو عادل نەبوو ئەو دەنگانەی مایکەکان بڕێنی دەنجی هەموو ئەو دەنگدەرانەیە کە دەنجان بە و کاندیدێک بە چەند هەزار سەوت هەتا دەبێتە کاندیدێکی پەرلەمان کەواتە ئەو کەسە توانیتی دەنجی هەرمیان ببڕیتن یعنی بەداخەوە جاری وا هەبوو لە دانیشتنەک ئەمە بینیمان ینی لەوە تێی پەڕاند کە دەنجی بربژێرێکی خەڵکە بۆتاندان پەرلەمان کەت سەروتری کەت کرد جێگری پەرلەمان دەیگوت نا ئاوا ناکرێ پەیڕەوی پەرلەمان وایە لە هەندێک شت ڕێگەی دەدا بەڵام ناڵێتن ئەندام پەرلەمانەکەت کە دەیەوێت قسە بکاتن جا لە هەر پارتێکە لە ناکاوەک پێی بڵێت تۆ دەبێ بێدەنگ بی بێدەنگ نەبوو مایکەکەی ڕابگریت کێشەکە لەوەدا دەستخۆش من لەوانەیە ئەو
کاندیدەی ئەو نوێنەرەی کە هەڵی دەبژێرم ئافرەت بێت چونکە بێگومان ئافرەت لە مێژوو و خەباتی کوردایەتی شوێن پەنجەی دیارە و دەمەوێت ئینشاءڵڵا زیاتر مافەکانی ئافرەت دابین بکات و ئافرەتی زیاتریش بنێری بەڵام ئەگە سەرۆکی پەرلەمانی وەکو جاران مەهابێکەوە مافەکانتان ئینشاءڵڵا هیوادارم ئەشتانە نەمینی لەگەڵینی بەڕای خۆمەوە ئەو بربژێرانەی کەوا دانراون لەو خولەی پەرلەمان بربژێرەکانی پارتی پرۆفیشناڵترن پڕعلمترن پڕزانسترن و هەروە لە ڕووی شەهادە و لە ڕووی طبعا ئەمە چینی گەنجانین هەمووشمان قوتابینە ئەمە دەبی کەسانێک برینە ئەو پەرلەمانە داکۆچی بکەن لە حەق و مافەکانی قوتابی بە دەرەجەیەک و هاوڵاتیان بە دەرەجەیەک. پارتی دیموکراتی کوردستان ئەو جارە ئەمە لە چەند ڕۆژی ئەوەڵی بانگەشەی هەڵبژاردنین توانیویەتی چەند کاندیدێکی زۆر باش بخاتە ناو خەڵکەوە کە شکۆی پەرلەمان بگەڕێنێت بە شانازیەوە پەرلەمان لەوە بپارێزێتن ما ئێمە هەموو ڕەفیق و کەسی ئەزیزی یەکترین پەرلەمان لە کەسی گعدەچی و لە کەسی تیکتۆکچی دوور بخاتەوە. باشە بن پێم باشە شیعارەکانی کاندیدەکانی یاخود برێن بربژێرەکانی حیزب و لایەنەکان ئەو شیعارانی کە لەسەر شەقامەکان دەیبینین یان لە سۆشیال میدیاکان دەیبینین پێم خۆشە سەرنجی کاگوڕوا ببینم لەسەر ئەمە ئایا هەندێک لەو شیعارانە بۆتە هۆکاری ئەوەی کەوە خەڵک بەهانایەوە بسی و دەنجی پێ بدە؟ کاک عەلی بۆ دەنگدان خەڵک شیعارێک هەڵ نابژێرە بۆی دەنگ بە حزبێک بدەن سێری مێژوەکەیەکە ئایا مێژوەکەی شۆڕشی تیا قوربانیدانی تیا پاراستنی خاچی کوردستانی تیا هەوڵدانی بۆ کوردایەتی و کوردبوون تیا نەک بۆ ئەمەم شیعارێکی داناوە بە حساب سەیری کارەکانیەکە سەیری کارەکانیەکە هەر بەڵێنەکان بیت و دوای چیتی جێبەجێنەکە کاک عەلی با من یەکێک لە بڕوا دیارە خۆی لە کوردستانە کێ زۆرترین پرۆژە و چاکسازی و دابینکردنی هەموو شتێکی بۆ گەنجان و بۆ نەتەوەی کورد کردووە و خۆشی دیارە لە هەموو جیهان کێ زیاتر لە پێشترە دەنگێکی باشترە و ئێمە وەکو دەنگدەر سێری ئەوە ناکەین شیعاری کامە جوانترە بەڵام کارەکانیان دیارە حتمەن ئێمە با ببینی سێری ئاوەدانی هەولێر بکە سێری جوانی هەولێر بکە جەنابی براگەرۆ جوانی فەرموگوتی با سڵاحیەتمان بدەنێ کاکە دەچینە سولێمانی بزانە سولێمانی ژۆ هەولێر لێ دەکەیان ئێمە جالدەن دەچین ئاوەدانی بڕۆ تەماشای شارەکانی ترکە گەنجەکانی ئێمە ئێرێگە بڕۆنە شارەکانی تر بۆ یەک دەقیش ناتوان تایە بەحەیە بتوانن بژێن لە ناوی سۆزان خان بە خۆت دەزانی بۆ ئێمە وەکۆ کەسانی کێسە لە هەولێر هاشین بۆ ئێمە شانازیە کە بەس دوو گەڕێکمان ئاوی نەبوو دوو دەقەجارێک کامێران هێنا بەرامبەری ئەم ماڵانە بێ بەتەما بە دوو تەنکەر ئاو دەنگێنە بەڵام بە ماوەی مانگێک توانیمان پرۆژەیەکی گەورەی خزمەتگوزاری دابینکردنی ئاو لە بۆ شاری هەولێر دابینکردن ئاوی هیچ مشکلێک حەل نابی بالەجاتی ئەوەی ئەو مشکلەی ئاویان حەل کردبە پرۆژێکیان چاکردبە نەگۆشێکی چاک کرد لێرە شتێک هەیە ببورن جەماعەت لێرە شتێک هەیە من دەمەوێتن تۆخی بکەمەوە نەک بەعام قسە بکەم هاوبەشانی حکوومەت کە هەموو لایەک دەزانیتن حکوومەت دوو هاوبەشی سەرەکی هەیە لە هەڵبژاردننی پێشوو دەیانگوت بۆ ئارامی هەلیکار و هەر شتێک ئارامیەکەمان کە دیت کەسێکی کاسب چایەک دەفرۆشیتن بینیمان چۆن چیان بەسەرهێنا هەلیکارەکەش کە دەبینین ئێستاش هاتووە باسی شتێک دەکات دەی ڕوخێنین کاکە جان چ شتێک دەڕوخێنی ئەوە لا دیوارەک نییە بتوانانی بیڕوخێنی ئەوە پارتەکە کە لە مێژووی سیاسی خۆی بەس خوێنی شەهیدان دادنێتن بەس کار دەکات مامۆستاجانەوە دەمەوێت چ بڵێم هەمومان دەزانین ئەمە بە عەرەبەکان دەڵێن برای عەرەبەکانمان ئەوانیش بەشەکیان لەگەڵ کورد هاوپەیمانن یاخود زۆر ڕێزمان دەگرن بەڵام بەشێکیان دژایەتیمان دەکەن باشە تۆ کە هاتووی باسی حزبێک دەکەی دەیڕوخێنم دروستکەری ئەو حزبە برای عەرەبەکانمان نازناوی ئەن تو یا فەخرە البلادیان پێبەخشیوە ئەوە دەڕوخێنی هەندێک شت هەیە قسەی گەورەیە و خەڵک لە من و لە دیارە براوە بۆ کێ دەبێت ئەوان و ڕۆژی هەڵبژاردن با فەرمون بیڕوخێنن شتێک کە مێژوو سوێندی لەسەر بدا بە هیچ کەسێ ناڕوخ هەندێک لایەن هەیە لە پێناو دین و ئاین و
يعني أنواع إشعارات دينيان بلاو كرتو باش لو دين دكن السبب لو لم بناو دين أو شيء دكن طبعا وتشي زواني إمام الشافعي رحمة خوي لبي بجي بيا كردن برقص ودانس زور باشترو أشرفترا لوي كوا تو لبناو دين بجيو بياكي يعني بداخل براستي تاچی کورد لە ناوچە جیاوازەکانی کوردستان حکومڕانی هەموو پارتەکانی بینیوە وەکۆی کە دەبینین لە 2005 هەتا ئەو دقەی ئێستا ڕابەرایەتیکردنی حکوومەتەکانی هەرێمی کوردستان لە ژێر سایەی سەرۆک بارزانی بووە بە فەخرەوە بێگومان سۆلاف دەتوانی جەنابەت باسی چەند شتێکمان بۆ بکەی وەکو ئافرەتە کە کەمیش قسەت کرد ئەوڕۆ واللهی زیندووترین نمونە لای خۆم کە بە چای خۆشم بینی ومە ڕیفراندۆمە سەرۆک بارزانی ڕیفراندۆمی کرد بۆ سەربەخۆی گەلی کورد بۆەوەی ببینە خاوەن دەوڵەت و پارتی چەندین شەڕی کردووە نمونەیەکی شەڕی داعشە بەڵام بەداخەوە کە کەرکووک فرۆشرا لە 16 ئۆکتۆبەر کەرکووک فرۆشرا و لاپەڕەیەک بەرز کرایەوەکەوە گوترا من بە تەنها نەم کردووە ئەوە ئیمزای باڕەقەم نەڵێم بە تەواوی ئەوە ئیمزای زۆرترین ئەندامانی مەکتەب سیاسی حزبە سیاسیەکەم کەوا ڕەزامەند بوون ئەوە شتێکی حاشا هەڵ نەگرا ئەوە بوو کە کوردیان فرۆشت ئەوانە بوون کەوا کوردیان فرۆشت و دوایش دەیانویست خۆیانیش فرۆشتیان بە چەند سعاتێک و بە چەند خولەکێک کەرکووکیان بەڵێ هەمویان فرۆشت و دوایش گلەییان لێمە کە خیانەت بەهانەی کەمە خیانەت بەهانەی کەمە کات بڕات دیار بوو چۆن لوتیان شکا لە قەزەی پردێت چۆن شکانەوە ویستیان بێن على سەز فەرمووەکیت دەیانویست هەموو هەولێر داگیرکەن بەڵام بۆ دیار بوو کێ بردیەوە خۆزگە لە سنووری هەولێر با هێزێک هاتبوو بە پاڵپشتی لایەنەکی دەرەچی و پارتەکی ناوخۆیی کە پێشمەرگەکانی خۆیان لە سنووری کەرکووک بە گۆرانی لە کەرکووکی سەربەرزەوە پەیامت بۆ دەنێرمەوە شەهید دەبوون هیچ بۆ شەهیدەکان نەکرا هێزەکی خارجیان هیناکە ویستیان عراق کۆنتترۆل بکەن سەرۆک بارزانی و کوڕەکانی نیشانی هەموو جیهانیاندا کە ئەبرامزی ژەوەندە شتێکی مەحاڵ نییە کە ستۆپی پێ بکرێتن چ بگاتە هێزە کە میلیشیایە من حەزەکەم پرسیار لە کاک بڕوا بکەم بڕاستی لۆ ئەو بربژێرانەی یعنی دڵخوازی کاندیدی دڵخوازی جەنابەت لە بۆ ئەو خولەی پەرلەمان چێ دەبی و چێ بە شایستە دەزانین لۆ ئەوی بستە پەرلەمان چ حیزب و لایەنێکیش سەرکە کاکەلی ئێمە کە باسیەوەکەین چ کاندیدێکە لە بژێرین سەرەتا بێ بزانین چ حەزبێکە لە بژێرین لەبەر چی؟ لەبەرەوەی ئەو حەزبانان وەسیلەیەکن بۆ ئەو کاندیدانە بگەن و یەکێکن لەوانەی کە حەزبەکانە بە سەراحیەتان بدەنە ئیش بکەن چه حەزبێک باشترین مەجالەدا بە کاندیدەکانی خۆی بە بربژێرەکانی خۆی بە ئەندامەکانی خۆی کە ڕای خۆیان دەرببڕن کە خزمەتی خەڵکی خۆیان بکەن نەک ئەوەی ڕێگریان لێ بکەن و من سەبارەت بەو حەزبەی کاڵێ بژێرم یا بەو پارتەی کاڵێ بژێرم ئەبێ وجدانی خۆم مرتاح بکەین چکە ئێمە وەکو گەنجان پێویستە لە کاتی دەنگدان لەسەر سندوق مێژوو لەبیر نەکا بزانی چێ دەینیتە سەردەسەڵات نەک بە دوو چەند دروشمە بکەویتن کە بە کارتی شاریاری کاروی خەڵک دەکات ئێمە چینی قوتابینە باشە کەواتە ئێمە بیرمان لە هەموو کەس فراوانترا مێژوومان خوێندووە باشە دەزانین چێ بە درێژایی مێژوو دیفاعکاری شەڕعی خاک و نیشتیمانی ئەم وڵاتە و ئەو هەرێمە بووە چێش سنووری هەرێمی کوردستانی دیاری کرد و پاراستی و درێژە پێدەری هەبوونی ئەو سنوورە تاوان مامەسا لەسەر پرسیارەکەی جەنابەت ئێمە وەکو گەنج قەرزاری دڵۆ بە دڵۆپی و خوێنانین کە تا ئەمڕۆ ئێمەیان گەیاندوتە ئەمڕۆ ئەو شەیدانەی کە ئێمەیان گەیاندوتەوە ئەمڕۆ ئەو شۆڕشانەی کە ئێمەیان گەیاندوتە ئەمڕۆ ئێمە بێ و قەرزە بدەینەوە ئەو قەرزەش بە چییە؟ ئەبێ کوردستان بدەینە ئەو دەستەی کە ئەمینە ئەو دەستەی کاتوانێت بە پێشی بخە ئەو کەسەی کاتوانێت خزمەت بکە ئەو کەسانی کاتوانێت خزمەت بکە ئێمە ئەبێ لە کاتی دەنگدان ئەو شۆڕشانەمان بیر بێ ئەو قوربانیانەمان بیر بێ ئەو هەوڵدانانەمان بیر بێ نابێ هیچی لەبیر بکەین لەبەرەوەی ئێمە زروفێکی ناخۆشاتە ڕێمان ناکرێ ئێمە هەموو شۆڕش لەبیر بکەین هەموو مێژوو لەبیر بکەین ئێمە سوپاسی هەموو برا پێشمەرگەکان و ئەمن و ئاسایشی ئەم هەولێرە دەکەین و بە جوانی کەرامەت و شەرەف و ناموسی هەموو ئافرەتان و گەنج و پیر و منداڵ و هەمووی پاراستووە بەڕاستی ئێمە قەرزاریانین قەرزاری هەموو ئەوەی شەوەکی خۆت وتت هەموو دڵە بە خوێنێکی ئەو گەنجانەمان کە لە دەستماندا بەداخەوە دەبێ ساکە بە
بە جۆشێکی زۆر کاک علی دەبێت گەنجانمان بە جۆشێکی زۆر باشە و ئامادە بن بڕۆن بۆ سەر سندوقی دەنگدان و بزان بۆ کێ دەنگ دەدەن ئامادە بن کە بۆ پارتەکەمان دیارە بۆ کە ئەو دیفاع لە هەموو مافی هەمومان دەکاتن کە باسی ئەمن و ئەمانەت دەکەی بە فەخرەوە ئێستاکە لە ناو شاری هەولێر دۆگەوە سنووری پارتیە باواقع بەو پەڕی ئەمانەتەوە تۆ لە هەر کاتێکی شەوە لە هەر کاتێکی خۆت بتەوێ دەتوانی سەفەر بکەیت دەتوانی گەشت بکەیت دەتوانی تێدا بسۆڕێتەوە بەو پەڕی ئەمن و ئەمانەتەوە باشە بەڵام لەو سنووری کە ئەوان دەسەڵاتدارن هیچ ئەمانەتێک نییە کابرای فەقیر لە مەغریبە باشە دەکوژرێتن چایەتی فەقیر بزانم یعنی بەس بزان بە چ ویژدانێک دەکوژێت جیازەکە ئەوەیە هەولێر لە بەندەستی حەزب و لایەنەکە کەسانێکی ئەمانەچەمێنە کە خۆنەچەمێنە چکە ئێمە ئەوەی ئەمانەوێت لە شوێنەکان یان لە هەموو پارچەکانی کوردستان و هەموو پارێزگاکانی کوردستان هەبێ ئەوە بێ ئەمن و ئاسایش و ئاوادانکردنەوە خۆڕاگیری نەمەویست قەتاتان کەم تەوان قسەکانتان زۆر گەرماوگەرم بوو بەس لەسەر قسەکانی تازتان چەند ڕەئیەک کاک بڕوە هەولێر پارتێک بەڕێوەی دەباتن کە لە ئاخیری ئەو پارتە باڵباڵێنی نییە ئەو پارتە یەک سەرۆک و دوو جێگری هەیە سەبارەت بە زۆنەی دیاریکرااو کە بەداخەوە بەڕاستی لە ئاخیری وێندەریش کوردستانە خارجی کوردستانیە بەڵام هەتا یەک حاڵەت ئازادی هەیە کە بێی هجووم بکێ سەر پارتی کە بێی پارتی بشچێنی کە بێی قسە بە کاندیدانی پارتی و سەرۆکایەتی پارتیش بڵێ بەڵام بفەرموو قسە بە سەرۆکایەتی حیزبەکەی خۆیان بڵێ بزانە لە بەرامبەر چایخانەکەی خۆت لە کاتی تێکردنی چایەکەت بە گولەی قەناسی دەستگا ئەمنیە سەروەرەکەی خۆیان دەتخەنە ڕیزی شەهیدانەوە بەبێ ئەژمارکردنی شەهیدانە بۆ دیانە طبعا ئەمە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی نزیک دێبینەوە بەداخەوە بەڕاستی دانیشتەکە خۆشە و بە تایبەتی لەگەر چینی گەنجان ئەمە دەبی چینی گەنجان هام دەنگەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بڕاستی من حەزم لێ کۆتا و شەتان ینی کۆتا ڕستەتان لەسەر ئەو دەنگدانەی ئەمجارە حەزی دەکەم سەرەتا لە سۆلاڤیۆ دەست پێکەم من هیوادارم زۆرترین گەنج زۆرترین ئافرەت بڕۆن بۆ سەر سندوقی دەنگدان دەنگ بدەن ئەم دەنگدانە چارەن و سازە ئینشاءڵڵا دەنگێکی زۆر باشش دەینین و پارتیش هەر پلەی یەکەم دێنێ بێگومان ئینشاءڵڵا شتە بڕایتەوە بەڵێ کاک درود مامۆستاجیان ئەگەر قەرار وایە حیزبە کاشکرایە کامە حیزبە بەڵام ئەگەر قەرار وایە حەزبەک دووبارە کابینەی دێم وەربگریتەوە جوانتر و باشتر و زۆر بەرە و پێشتر لە کابینەی نوێم خزمەت بکە پێویست وایە هەمومان بچین دەنگ بدەین و بەڵام وجدانی خۆمان مرتاحکەین و مێژوش لەبیر نەکەین و دەستکەوتە زێڕینەکانی کابینەی نوێم لەبیر نەکەین وە هیوادارم هەموو لایەک بەرەو سندوقەکان هیوادارم هەموو گەنجان بە کوڕ و کچەوە هەموو بچنە سەر سندوقی دەنگدان و ببینن کە دەنگیش بدەن بۆ پارتی کە خۆیان دەزانن کێ باشە و کێ ئاوەدانی بۆ ئەم هەولێرە دروست کردووە بۆ کوردستان دروست کردووە حەزم لێ جێم لە کاک بڕوای بی کاک بڕوا هەمیشە پێشنیارات و ڕێی جوانی هەیە زۆر سپاس دەکەم کاک عەلی من ئەم دەنگدانە وای نابینم تەنها بنیادنانی کابینەیەکی نوێ بێ بەڵکو ئەم دەنگدانە بۆ ئەوەیە کوردستان بپارێزین کوردستان بخەینە دەستی لایەنێک یا ئەو پارتەی کە هەوڵ دەدا لە بۆ وەرگرتنەوەی ئەو پارچانەی کە کوردستان کە ئێستا لێشمان زەوت کراوە کە بە ناحەق لە ئێمە زەوت کراوە ماڵی ئێمە و خاچی ئێمە ئێمە ئابێ بیدێنە دەست ئەو لایەنەی کە دەیەوێ بەدەستی بێنێتەوە نەک ئەوی کە فرۆشتی طبعا بە ئەمنیش سەرنجی خۆم بدەم هەر ئێوە نەبن ئەمنیش دەڵێم خۆ ناچەمێنین بەرەو هەڵبژاردن دەچین و هەر یەکەمیش دەبین ئینشاءڵڵا حتمەن ئەو جەرسە خۆش بوو بەڕاستی من خۆشحاڵ بم ئەوڕۆکە لەگەر ئێوەی ئازیز دانیشتم و ڕێیە جوانەکانتان و پێشنیارە جوانەکانتان لەوە مای سەربەرزیە دووبارە سپاس بۆ ئەو دانیشتنەوە بۆ ئەو کۆبوونەوەیە هەر شاد بن ئینشاءڵڵا سپاس بۆ هەمووتان و سپاس بۆ ڕێیە جوانەکان سپاس بۆ هەموو